زۆر بەداخەوە ئەرشیفێکی 32 ساڵی تەلەڤیزیۆنێکی تاکە تەلەڤیزیۆنی کوردستان بڵێین بریتی بوو لە 1950 گۆرانی چی ژمارەیەکە 1950 گۆرانی 185 کوردی ئەوی تریان تورکمانی و سریانی 117 تەمسیل و درامای کوردی ڕەش و سپی 14 درامای کوردی ملەوەن 11 دراما و تەمسیلی تورکمانی ئەمانە هەمووی لەناو 476 شریتی ڕەش و سپی و 161 شریتی ڕەنجین ئەمانە خەم و ماندووبوونی 25 ساڵی منی پێوەیە وەکو سەرۆکی بەشی تەنسیق لە تەلەڤیزیۆنی کەرکووک کەس نەمانەی بینم لێپرسراوانی کوردستان تەنانەت هەتا ئەوانەی بەغاش هەتا لەگەڵ سەرۆکی تۆڕی ڕاگەاندنی عێراق کە شریتەکان ئێستا لای ئەوانە قسەم کردووە پەڵێنیاندا ڤیدیۆیەک بێنن ئەمانە هەمووی لە 2 ئینجەوە بکەینە 1 ئینج و بکەینە سەر شریتی تازە بابەت بەڵام هەر بەڵێن بوو هیچیان نەکرد بەداخەوە لە پڕێکەوە هەفتەی ڕابردوو نەوەڵڵا 21 مانگ ئەم مانگە هەواڵەکەم بیست وتیان هەمویان بردەوە بۆ بەغا 2000 ویستیان بیبن بەڵام بەڕێوەبەری عێراقیی کوردی سەیوا سەمەد تەلەفۆنی بەوتی کاکاشم خەریکن ئەیبەن بۆ بەغا چیەکەین تەلەفۆنم بۆ کاکشوان داودی کرد توانی ڕایگری 2000 بەڵام ئەم جارە نە من ئاگام لێ بوو نە کاک سەیوان نە کاکشوان شفان لە تەلەڤیزیۆنی عێراقیەت کە مڵکی تەلەڤیزیۆنی کۆن تەلەڤیزیۆنی کۆنمان سەر بە تۆڕی ڕاگەاندنی عێراق ئێستا سەر بە عێراقیەی بەغایە ئەوان وتیان ئەمە ئەرشیفی ئێمەیە ئەیبین لایەنی کوردی هەر هەمویان بەڵێنیاندا هیچیان نەکرد نازانم بڵێم لەبەرەوەی پارەیتیان نەبوو لەبەر ئەوەی هەروەکو من دێها نامەم بۆ هات کە ئەم شتم بڵاو کردەوە هەر هەموویان 90 نامەکان ئەڵێ ئەگەر نەوت وایە بە دوای ڕایانە کرد چیفە هەروەکو ماندووبوونی 25 ساڵ من کە هەواڵەکەم بیست بردویانە من ئەوە چەند ساڵە هەوڵ دەم یەک ڤیدیۆمان بۆ بێنن تازەی بکەینەوە چکە ئەم شریتانە بە ڤیدیۆی تایبەتی خۆی هەیە ڤیدیۆی تایبەتی 2 ئینچ نیان هێنا وا دیاندا و نیان هێنا کۆمەڵێک خەڵکی گەورە بینی لە دەرەجەی وەزیر بەڵێن بەسەر چاو ئەمریکای هیچیان نەکرد